ساڵانە و لەگەڵ دەستپێکی وەرزی نوێی خوێندندا لە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ هاوشێوەی پەروەردەکانی دیکە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چەندین کێشە و گرفت ڕوبەڕووی کەرتی پەروەردە دەبێتەوە کە دیارترینیان کەمی بینای خوێندنە لە سنوورەکەدا. بە جۆرێک زۆربەی پۆلەکانی قوتابخانەکانی سنوورەکە لە نێوان 40 بۆ 50 قوتابیان تێدایە و بەشێکی قوتابخانەکانیش بەهۆی زۆری ژماری قوتابیەکانیانەوە دەوامەکانیان کردووە بە سێدەوامی. ڕێژەی پۆلەکانیشمان هیچ پۆلێک لە 40 کەمتریتیانە بگرە پۆلی وامان هەیە ئەچێتە سەروی 50شەوە. دیارە ئەم ڕێژەیە کاریگەری زۆری لەسەر ئاستی زانستی قوتابی دەبێت، چونکی بەڕاستی مامۆستا ئەگەر لە پۆلێکە بێوێ سەرجەم ئەو چالاکی و ئەو هەنگاوانە ئەنجام بدات کە ئامانجی تێدا فێربوونی قوتابیە، مامۆستا ناتوانێت هەموو هەنگاوەکان جێبەجێ بکات. ئەم قوتابخانەی ئێمە یەکێکە لەو قوتابخانەی کە زۆرترین ژماری قوتابیمان هەیە لە پۆلدا کە بێگومان ئەمە کێشەی دروست کردەوە بۆمان. وەکو خۆتان بینیتان لەسەر ڕەحلەیەک 3 قوتابی و هەندێجا 4 قوتابی دائەنیشن کە ئەمە بەڕاستی گرفتە. لە پۆلەکانیشە هەموو پۆلەکانمان لە سەروی 40 قوتابیەوەیە، هەتا وەگاتە هەندێک پۆلمان هەیە کاتە سەروی 50 قوتابی. ئەمە بەتاکی کێشە دروستەکە، هەم لە ڕووی کۆنتترۆلی پۆلەوە ئاسان نیە بێگومان، و هەم ئەوەی کە مامۆستا ئەوەی کە پێەتی مامۆستا ئەوەی کە ئێوێ بیگەێنێ بە قوتابی بێگومان ناتوانێت لە ماوە چەلخۆلەکە بگەێنێ بە قوتابی. ئەمە بەڕاستی زۆر پۆلەکەمان قەڵەباڵغە، مامۆستا هیچ کات ناتوانێت هەموو تەلەبەکان ئەستێنێت کە جاروە هەیە مامۆستا پێناسێ شتێکمان لێ ئەپرسێ زۆربەی تەلەبەکان ناڕزاین کە مامۆستا ناتوانێت هەمومان هەستێنێ. لە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ 51,100 خوێندکار لەسەر جەماستەکان دابوونیان هەیە و 3,560 مامۆستاش بە شێوەی فەرمی سەرقاڵی وانەوتنەوەن و زیاتر لە 800 مامۆستای وانەبێژیش هەن. هاوکات 186 بینای قوتابخانە لە سنوورەکەدا هەیە. بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵیش دەڵێت لە ساڵی 2013ەوە هیچ بینایەکی قوتابخانە لە سنوورەکەدا دروست نەکراوە. ئاماژە بەوەش دەکات لە هەوڵەکانیان بەردەوام دەبن بۆ دروستکردنی چەند بینایەکی نوێ لە سنوورەکەدا کە لە ئێستادا زیاتر لە 10 بینایان پێویستە. بەداخەوەم ساڵانەی پێشوو بەهۆی قەیرانی ئابووریەوە لە هەموو هەرێمی کوردستانە بودجەی پەروەردەش دیاری ناکرا، بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە لە کاتی دەست بەکاربوونی وەزیرەوە تقریبا هەفتەی پێشوو ئەمە یەکەم جارە تەحدیدی بودجە کرا، کەم و کوڕەکان لە مامۆستا لە میلاکار لە بینا هەمووی تەنزیل کراوە و تەنانەت پارەی خەرجی و یینەکانش لە بودجە تەسبیت کراوەمە یەکەم جارە، ینی هەنگاوێکی زۆر باشە ئومێدمان پێیەتی کە لە ئێستا بڕا بودجەی پەروەردە بودجەیەکی چاک بێت هەموو سێکتەرەکان بگرێتەوە. باهۆی سیاسەتی هەڵەی حیزبە حکومڕانەکانی هەرێم لە ماوەی 28 ساڵی ڕابردوودا کەرتی پەروەردەش هاوشێوەی کەرتەکانی دیکە بەردەوام لە پاشەکشەدا بووە. لا ئێستاشدا کەرتەکە نەک هەر بەرەو پێشوونی بەخۆ نەبینیوە، بەڵکو دوای زیاتر لە چارەکە سەدەیەک لە حکومڕانیەتی کوردی کەرتەکە خاوەنی ژمارەیە کێشە و گرفتی دیار و بەرچاوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.